وەک دەڵێن ئاو لەکانی ببڕێت ئەو تەمەت شڕا پیسەش واس لە ئاسمانی هەولێر ناهێنێ هەرچەندە ئەمڕۆ هەفتا ڕۆژ بەسەر بڕیاری داخستنی 130 پاڵاوگەنە یاساییەکە تێدە بڕێت بەڵام بەپێی بێدەچوونەکانی ئێمە لە ڕابردوودا کەس خۆی ناکات بە خاوەنی ئەم بڕیارە و تا ئێستا نازانرێت چەند پاڵاوگە داخراون یان دانەخراون بەڵام ئەوەی دەبینرێت ئاسمانی هەولێر ڕۆژ بە ڕۆژ پیستر دەبێت و ژینگەکە لەسەر ئاسمانی هەولێر خراپتر دەبێت ئەمە تەنها ئاسمانی هەولێر نییە لە بەغداش ینی بە هەمان شێواز گیریان خواردووە بەرەس ئەوەوە بە پێی نوێترین داتا بەغدا 13هەمین پیسترین شاری دنیایە و ئەو تەم و غوبارەی کە لەسەر ئاسمانی بەغدا هەیە 137 جۆر جیاوازی بەکتریای تێدایەکە مەترسین لەسەر تەندروستی هاوڵاتیان بەڵام تا ئێستا ئەو تەم و پیسێ لەسەر ئاسمانی هەولێر و ناوچەکانی دیکەی کوردستاندا هەیە هیچ لێخۆڵنەوەیەکی لەسەر نەکراوە کە مەترسیەکان چین ئێمە قسەمان لەگەڵ فەرمانگەی ژینگەی هەولێر کرد لەبارەی ئەم بابەتەوە و باسی لێوە کرد سێبا هۆکارن بۆ ئەوەی کە ئەو پیسیە لە کەرکووک و مەخمور و ناوچەکانی کەەوە بێنن بۆ سەر هەولێر تەنها هەولێر هۆکار نێ بۆ ئەوەی کە ئاسمانەکەی پیسە بەیانی کۆتایی ڕۆژی بانگەشەی هەڵبژاردنە هیوامان دەخواست ئەو ململانێ و توندیەی بۆ بانگەشە بەکارهات هەموو لایەنەکانیش هەوڵدەن بۆ ژینگە تێبکۆشن و بەرنامەی ژینگەی دابنێن بۆ ئەوەی لە ڕووی ژینگەیەوە بەرەو ژینگەیەکی تەندروست بڕۆین.